بینەرên خوشتevî ev demê baş hîviya demên xweş bi wexxazîn nezîrkadanî gelweda me bû pêşkêşkirina xelekeka dîş bername we bernameyê bi Kurdî. Tewerê xeleka me jî dor babetê ayîn û beyannama cîhanî ya mafên mirovî. Di vê mijarê da çendîn pirsyara di arasteyî mamostayê bi rêzkeyn beyannama cîhanî ya mafên mirovî bû çi? Çawa yeksaniya însanî eb cudahiyên wî ve et olî da et hêne qebûl kirin. Çawa et wan azadiya bigehîn ke di beyannama cîhanî da hatîne. Her wisa me divê bipirsîn eksanîbûna yasayî et navbera mirovan da çawa têbigehîn. Mafê penaberiyê et ayînî da çawa cihê xwe heye. Dîsan me divê bipirsîn çawa ev beyannama cîhanî xwemalî bikin. Azadiya ayînî û guhartina ayînî çawa et beyannama cîhanî da hatiye. Mafê kar û pîşeyî et navbera ayîn û beyannama cîhanî çawa ye? Dîsan me divê bipirsîn erê mafên maddî û meعنewî et parastîne divê beyannamê da? Dîsan aya ev maf e tinê bû tak e yan jî bû civak û niştîmanî jî ye? Ev pirsyara û çendîn pirsyarên dî dihêne gengeşekirin gel mamostayê birêz. Mamosta zor bixêr bêyî sirçe. Mamosta gorayî navnîşanê xelekê me divê bipirsîn beyannama cîhanî ya mafên mirovî bû çi? Yan ku çi merem û çi mebistek me pê heye me divê çi peyamek bigehîne bînerê xwe. ڕاست بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕوانگەی ئەوەی کە خودای گەورە داوا دەکا وەذەکرهم بئەیامی الله وەکو لە ئەڵقەکانی پێش و ئاماژەمان پێ کردووە. ئەوش ئەوەیە ئەو ڕۆژانەی کە تیایدا ڕووداوێکی گرنگ هەیە پێویست بە یادکردنەوە دەکەن. زۆر یاد هەبوو لە ئەڵقەی ڕابردوودا ئاماژەمان پێدا لە ڕوانگەی ئەوەی کە خەڵکی کوردستانی خۆمان و هاوڵاتی کورد و لە هەمان کاتیشدا وەکو ئاین موسڵمان تێبگە ئەم بابەتانە بنەمایەکی ئاینی هەیە. هەر لە خۆیەوە لەبەر ئەوەی ئەم شتانە بڵێ لە وڵاتی ئەوروپا و لە ئەمریکاوە هاتووە نابێت دژی بۆستێتەوە. لەبەرەوە ئێستا ئێمە بەرەو ئەوە یعنیکە وەکو چۆن دەڵێ قسە دەکەین دەی دوازدەی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤە. چونکە لە دەی دوازدەی ساڵی 1940 دوای ئەوەی کە 3 ساڵ تقریبان جەنگی دووەمی جیهانی تەواو بوو لە ساڵ 1945 ئیدی لە دەی 1940 نەتەوە یەکگرتوەکان جارنامەیەک ئیعلانێک دیکلەرەیشنێک بەیاننامەیەکی دەرکرد لە 30 خاڵ کە پێی دەگوتێت جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ یا بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ. ئەم 30 مادەیە وەختێک کە تەماشای دەکەی نابێت سەرەتا ڕەت بکرێتەوە چونکە زۆر جا بە بیانووی ئاینیەوە ڕەت دەکرێتەوە لە کاتێکدا ئەمە مافێکی مرۆڤایەتیە بیرکردنەوەیەکی مرۆڤایەتیە زۆر گرنگە و ئەویش سوودی لە ئاینی تۆ وەرگرتووە. هەندێک جارە بەهانەوە ئەو چەندە کە دژی تکستێ دینینە ئەنجابێ ئێمە ئیشمان لێرە ئەوە بێکە ئەو تێکستە دینیانش بدۆزینەوە کەوا پێشتر پاڵپشتی ئەمەی کردووە. هەر خۆی بۆ خۆی با من قسەیەک پێ بڵم یعنی وەختی ئەڵێ دەی دوازدەی میلادی ینی دەی 1940 نەتەوە یەکگرتوەکان جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ دەردەکا و بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ دەردەکا. ئەم بەیاننامە جیهانیەکە لە 30 خاڵ پێک دێ شتی زۆر جوانی تێدای. پێغەمبەر درودی خوای لەسەر ئێمە زۆربەی جار جەخت لەسەر چیەکەینەوە دەکی دەکەینەوە لەسەر حەجەت الوداع. ئەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر لە حەجەت الوداع زۆر وتاری هەبوو هەمووی کۆکراوەتەوە شتی تایە نەسیحەت و ئامۆژگاریت گرنگ زۆر لە ئەمە ئەچێ. ئەوە چییە کە تۆ ئەڵێی پێغەمبەر درودی خوای لەسەر لە عەرەفە وەستا ئەمە کرد یعنی کەی ئەویش دەی دوازدەی جوانە ئەو دەی دوازدە کردوەتی پێشی ئەمان چونکە دوازدە ئەکاتە مانگی ذیلحیجە بە تەقویمی هیجری دوازدە مانگی ذیلحیجێ مانگی دوازدە مانگی ذیلحیجێ ئەیدا ئەدیدەش ئەوە وەکو چۆنڵێ عەرەفە دەوەستی لەسەر عەرەفە نوە لەسەردە کەواتە وەک لێرە دەی دوازدەی میلادی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ دە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەویش لە دەی دوازدەی ئەو ساڵی کە چوە بۆ حەج ئەمژی وەک موسڵمان شین خوب بکەین دەی دوازدەی ساڵی چۆن ئەڵێ نۆی کۆچی کە چوە بۆ حەج ئەوە ئەو قسانەی کردووە پێشتر کەواتە ئەمە چۆن ئەڵێ زۆر جار ئەم قسە و باسانە کە ئەکرێ نابێ بڵێ مادەم لە شوێنێکی ترەوە هاتووە جوانتر وایە وا بڵێ وەکو قورئان باسی دەکا بیهێنی بڵێ هذه بضاعتنا ردت إلينا ئەمە شتی خۆمانە لە شوێنێکی دی بۆمان هاتوۆتەوە. لەبەرەوە کە ئەمە خاڵێکی تر بۆ ئەم جارنامەی گەردوونی و بەیاننامەی جیهانی مافەکانی مرۆڤ گرنگە. یەکەم لەبەر ئەوەی
لە ئەنجامی وەرگرتنی عیبرەت و پندەوە دروست بووە. جوانە جەنگێکی جیهانی لە 1939 هەتا 1945 50 میلیۆن کەسی تا بێتە کوشتن، شار و ئەوروپا و دنیا بێتە وێرانکردن، خەڵک بمرێ لە برسا و لە دوای ئەمە نووسراوە. کەواتە بۆ ئەوەی جارێکی دی تووشی ئەو شەڕانە نەبین گرنگە پەنابەرینەوە بۆ جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ. دەڵێ بۆچی لەبەر ئەوەی کە ئێمە ئەبینی ینی ئێستاش مححکومین بە بڕیارنامەکانی نەتەوە یەکگرتوەکان، بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش. کەواتە ئێمەش ئەبێ مافەکانی خۆمان لە نێو جارنامەی گردردونی مافی مرۆڤ دۆزینەوە بۆ ئەوەی دەوڵەتانی جیهان قەنەعەت پێ بکەین. ئەجنا لە شوێنێکی ترەوە باسی مافکەی ئەو ئەڵێ ئەمە لە جارنامەی گردردونیە نییە. ئەوە خاڵێکی زۆرگرن. خاڵی دووەم ئەوەیەکە ئەگەر ئەوەش نەبێ و پیادە نەکرێ جارێکی دی شەڕ دروستە بێتەوە. ئەگە من نەزانم مافەکانم بە یاسا وەربگرم چ دەکەم؟ پەنا دەبەمە بەرهێز کە پەنام بردە بەرهێز جارێکی دی شەڕ دروست دەبێتەوە، جارێکی دی شەڕ دروست دەبێتەوە. اینجا لێرە زۆر گرنگە بزانین تۆ دەڵێ ئەم قسانە وەک چۆن دەڵێ ئەجنەبیە و بیانی کردوێتی نا، دەبێت تۆ جارێکی تر بێتەوە سەر ئەوەی بڵێ ئێمەش ئەم جۆرە قسانەمان هەیە، بەس جوانەکەی چییە؟ جوانەکەی ئەوەیە قسەکانی لای ئێمە لە کتێبی فقی ئیسلامی ئەتوانی دەیان بەڵگە بێنیتەوە بۆ پاڵپشتیکردنی جامامۆستا مەرجە هەر شتێکی باش تەسیلە شەرعیژی هەبیت هەر هەیەی بۆ چونکە شتێکی ئینسانیە، چونکە ئینسان لە طبیعەتی وایە کەوا دایمەن شتی باش دەکە، مەرجیش نییە هەموو جار تەسیلی شەرعی بێنی، بەس من دەڵێم هەیە زۆرە کە زۆرە. فەرقی چییە؟ فەرقی ئەوەیە ئێمە بە مادە خامەکەمان لەلایە بۆ چونکە ئێستا دەتوانی دەربارەی هەر بابەتێ لەو بابەتانە قسە بکەی 100 ڕێئی فقی دێ، بەس نەتەوە یەکگرتوەکان چی لێ کردووە، یەکێکی هەڵبژاردووە کردوێتی بەچی پێی دەڵێ معیاری مشتەرەک، یعنی پێوەرێکی هاوبەشی نێوان هەمومانە، پێوەرێکی هاوبەشی نێوان هەمومانی دروست کردووە، دەستورێکی جیهانی هاوبەشی لە نێوان هەمومانە دروست کردووە. جا لەبەرەوە ئەمامان باتەوە سەر ئەوسە نمونەیەک پێ بڵێم. نمونونەکە ئەوەیە کە مامۆستا پرۆفیسۆر دکتۆر عەلامە بەڕەحمەت بێ دکتۆر مستەفا زەڵمی دەڵێ ئەحمەد ئەمین لە ساڵی 1946 لە مسر لە گۆڤاری ئەلمەنارە نووسیویەتی، دەڵێ حکوومەتی ئەو کاتی مسر بە ئێمەی گوت وەرن یاسایەکم بۆ بنووسنەوە بۆ کاروباری مەدەنی ئەم وڵاتە پێوەی بەڕێوەبەرین لە ڕوانگەی ئیسلامەوە. دوو فەقیهی مالیکی هێنا، دوو شافعی هێنا، دوو حەنەفی هێنا، هەموو مسلمان هەموو سنی، ئەو شیعەشی تێدانی. گوتی 6 مانگ مەجای پێدان هیچیان نەکرد. بۆ گوتی بۆ هیچتان نەنووسی، گوتی وەڵڵا ئەو دەڵێ ڕێی من وایە، ئەو دەڵێ من ڕێی، ئەو دەڵێ ئیلا شافعیەکە دادنی، ئەو دەڵێ ئیلا حەنەفیەکە. اختلاف لە بینی ئەوە نەیانزانی شتێکی مشتەرەک دابن، بێنەتیجە دەرچوون دوای 6 مانگیش. لەبەر ئەوە وەکو گوتم ئەگە بڕوانیت ئێمە ئەبناء الئەثیرمان هەیە، ئێمە زانای کوردمان زۆرە، ئیبن الئەثیرمان هەیە محەدیثە وەکو فەقیهە، ئیبن الئەثیرێکی دیمان هەیە مؤەڕیخە مێژوونووسە، ئیبن الئەثیرێکی ترمان هەیە ئەدیبە، ئەمانە هەموو بران. ئەم ئیبن الئەثیرێ ئێمە باسی ئەەکەین و دەڵێن لە جامع الأصول دەڵێ الأصل في حفظ الدين حفظ قانون السياسة لبث العدل. بیکەین بە کوردی ئیبن الئەثیری جەزیری بۆتانی وەفاتی کردووە لە 1209 میلادی، دەڵێ ئەسڵ چێ لە ئەڵێ حفظی دین بکە، یعنی حفظی قانون بکە لە وڵاتەیە، بە قانون عەدالەت بڵاو دەبێت. دەست خوش مامۆستا دیسان مەدوێت بپرسین چەوە یەکسانیە ئینسانی بجوداهیên xwe ve helbeter însanekê cudahiyên xuyên heyn ştekê sirûştiye çewat olî dadê cihê xwe hevît mamosta. باشە ئەگە بڕوانیتە مادەی 1 و 2 لە جارنامەی گردردونی مافی مرۆڤ، مەسەن لە مادەی 1 ئەڵێ مرۆڤەکان بە ئازادی بە سەربەستی لەدایک دەبن. وانە باشە تو ئەم قسەیە نایبێتەوە بڵێ ئەم قسەیەکی زۆر جوانە، قسەیەکی زۆر باشە، لە دەستوری جیهانیدا نووسراوە، لە جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤدا نووسراوە، مرۆڤەکان لەدایک دەبن بە ئازادی و بە سەربەستی، مافی کەس نییە بیانکە بە کۆیلە. وەرەوە ئەڵێ عومەری کوڕی خەتاب خوا ڕازی بێ فەرمیوێتی مەتە استەعبەدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا، دەڵێ ئەمە کراوە بە ئینگلیزی. ئەو لە باسی فکری ئینسانی عیب نییە لە یەک شت وەربگری، چونکە فکری ئینسانی مڵکی هەمومانە، مڵکی هەمومانە. ئەوروپا لە ئێمە وەردەگرێ، جاران ئەوروپا لە ئێمەی وەردەگرێت، ئێمە یعنی مسلمانی دەوڵەتی عەباسی پشکی هەیەت ناوبەرە ڕاز و بیرن ئینسانان ڕاستە. سەردەمانێک ئەوان لە سەدەکانی ناوەڕاست ژیاون، ئەوان لە عەباسیەکان ئیستیفادەیان کردووە، سەردەمانێک ئەوان لە ئەندەلوس ئیستیفادەیان کردووە، لە ئیبن ڕوشد سوودیان وەرگرتووە. ئێمە دەبێت ئێستا سوود لەوان وەربگرین، عیب نییە. ئەمە لە بەرهەمی ئینسانیەتە، ئینسانیەتیش برای یەکن لە الحکمەت ضالة المؤمن. ڕاست. کەواتە ئەمان باتەوە ئەڵێ لە مادەی 2 ئەڵێ ڕێپێدراو نییە
هەڵاواردن جیاوازی تەمیز جیاکاری بکرێ لە نێوان ئینسانەکاندا لەسەر بنەمای ئەو ڕەنگی وایە ئەو ڕەنگی وایە ئەو باڵای کورتە ئەو باڵای بەرزە ئەو فلان نەتەوەیە ئەو فلان نەتەوەیە ئەو ئاینێ ئەو ئاینێکی دیکەیە ئەو مەزهبە ئەو مەزەبێکی دیکەیە ئەو ڕەنگی وایە ئەو ڕەنگی ئاوایە ئەمە قسەیەکی باشە ئەمە ئەو قسە باشەیە کەوا جارێکی دیکە تۆ دەتوانی ئەمە بڵێیتەوەکە لای گەورە لە قورئاندا فەرمووی إن أكرمكم عند الله أتقاكم كواتا پیغمبر فرمووی درودی خوای لەسەر لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على إلا بالتقوى كواتا ولا لأحمر على أبيض ولا لأبيض ها ڕەنگە دەبینی يعني ئەم قسانە زۆر گرنگە تۆ کەشتێکی وا دەبینی یەکسەرڕەتی نەکەیتەوە بڵێ ئەمە هی ئێمە نییە ڕۆژی دەی 12 بە ڕۆژێکی گرنگ بزانی لە دوای وەفاتکردن و کوشتن و بڕین و ملیۆنەها کەس لە جەنگی دووەمی جیهانی بە شەریەت وەکو چۆن دەڵێن هیدایەت درا بۆ ئەوەی جارنامەیەکی گردردونی جوان بنووسێتەوە بابین جێبەجێکین بابین وەکو خۆی جێبەجێکین هەر ئەوەیە جارێکی تر پێغەمبەر درودی خوای لەسەر دەفەرموێ إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم وانە ولكن إلى قلوبكم التي في الصدور کەواتە ئەمە جارێکی تر پاڵپشتی ئەوە دەکات یا ئەو لەمی وەرگرتوتەوە بە شەریەتە لە یەک وەرگرتن ئاساییە کەواتە خوددا ناڕوانێتە ڕەنگی ئێمە خوددا ناڕوانێتە شکلی ئێمە بەڵام مستەڕەخنا گرنگ ئەوەیە بێژن ئەو مافێن هاتینە گوتن نافبێ جارنامە گردردونیدا تنێ بوو بەرژەوەندیە خویە بۆ خەڵکێکی دینیە ئەمە کاری ئێمەیە کە چۆن دەڵێن ینی لە نێو وڵاتی خۆشماندا لە نێو وڵاتی خۆشماندا قسەیەکەیە دەڵێن دەستورمان هەیە لە عێراق ئێمە چی دەڵێن عەبادی ئەو دەستورە تەنها بەکار دێنێ ئەو مادانەی کە لە بەرژەوەندی عێراق ڕاستە وایە ئێمە دەبێت چی بکەین ئێستا چی دەڵێن هەمومان دەڵێن مادەی واشی تێدایە کە لە بەرژەوەندی مەیە ئێمە ئێستا ئاخر قسەمان چیە لەگەڵ بەغدا دەڵێن ئەو دەستورە بە یەک پاکێج لە ئەوڵەوە تا ئاخیری هەمووی وەکو یەک پیادە بکرێ ئەبینی کەواتە نابێ بڵێن مادام بۆ بەرژەوەندی ئەو نووسراوەتەوە ئەو وای تەفسیر دەکە یا محکەمەی ئیتیحادی ئێمە بۆ گلەیمان لێتی ڕاستە ئێمە گلەیمان لە محکەم چکە ئەم محکەمە ئیتیحادیە بەپێی یاسای بەپێی دەستوردا نەنراوە بەپێی یاسای بریمەردانراوە ئەبێ بێتە گۆڕین اینجا ینی محکەمەی ئیتیحادی خۆی دەستوری نییە بەسم چی بوو وەڵامی ئەو کەسە بدەینەوە کە دەڵێ جارنامەی گردردونی لە بەرژەوەندی ئەوروپا و ئەمریکا نووسراوە ئەڵێن شتی جوانی تێدایە با ئێمەش بەرژەوەندی خۆمانی تا بدۆزین جوانە دیسان مام سەمەد بزانین چەوە ئەتوان ئازادیا بگەهین کەت بەیاننامە جیهانیدا هاتینە ئەف ئازادیان هاتینە پەژراندن ناف بێ بەیاننامێدا ڕاستە خاڵی زۆر سەرەکی لەم بابەتە ئەوەیە کە ینی ئینسانەکان ئەبێت ئازاد بن بەێ ئازادیش پێچەوانەکەی تا ڕادەیەک ڕەنگە زۆر وازح و دیار بێ کۆیلایەتیە کە بە بۆنی 2/12 ڕۆژی جیهانی نەهێشتنی کۆیلایەتی لە ئەڵلقەی پێشوو ئاماژەمان پیدا ئەمە زۆر گرنگە وەختی نێتەوە یەک ئەفۆن وەختێک کە جارنامەی گردردونی مافی مرۆڤ لە مادەی سەیە تەکی دەکاتەوە لەسەر ئەوەی کە مرۆڤەکان ئەبێ ئازاد بن مرۆڤەکان ئەبێ لە حاڵەتێکی ئەمن و ئەماندا بژێن مرۆڤەکان دەبێ ئازادیان هەبێ و ژیانیان هەبێ لە مادەی 4 دەڵێ قەدەغەیە بازرگانی بە مرۆڤەوە بکرێ قەدەغەیە مرۆڤ بکرێ بە کۆیلە و کڕین و فرۆشتنی پێ بکرێ وانە بڵێ ئەمە خاڵێکی جوانە ئێمە لە ئاینە هەمانە بەڵام ئێستا چۆنێ و دەستورێکی جیهانی کەواتە لە ئاینەکەدا بمانگوتایە ئاینێکی دی بڕۆمان پێ ناکڵێەوە ئاینی خۆتان وا دەڵێ ئێمە ئەو ئاینی ئێمە وا ناڵێ بۆ نمونە بۆیە یعنی سوودی ئەوەیە ئاین هەمیشە ئەبێتە چۆن دەڵێ سەرچاوەیەک یاساکان و دەستورەکان سوودی لێوەردەگرن ئەگەر مادەی 3 و مادەی 4 و مادەی 12 بۆ بکەیتەوە لەم جارنامەی گردردونیە لە مادەی 3 تەکی دەکاتەوە جەخ دەکاتەوە لەسەر ئەوەی کەوا مرۆڤەکان دەبێ ئازاد بن لە مادەی 4 تەکی دەکاتەوە لەسەر ئەوەی مرۆڤ دەبێ کۆیلە نەکرێ و بازرگانی پێوە نەکرێت لە مادەی 12 دا ئەڵێ مرۆڤ نابێ تەدەخل لە ژیانی تایبەتی بکەیت نابێت بچیتە نێو ژیانی تایبەتی ئەوە و یعنی وەکو بڵێ جاسوسی بەسەرەوە بکەیت و بزانی ئەم ئینسانە ژیانی تایبەتی ئەو چییە بۆ باسی تاوان و ئەوانە جیایەت توانی چاودێری بکەیت بەس لە حاڵەتی ئاساییە ئەو مرۆڤ ئازاد چەند شیاوێ ڤانتشتانە جێبەجێ بکەن ناوا خۆ ڕاستە ئێمە بابینەوە بڵێم زین ئەمانە کە ئەم قسانە دەکەین ئەمە ئەسڵێکی هەیە ئەسلی هەیە بەوەی کە تۆ تەماشاکی قورئان چەندین ئاەتی تایە بۆ قەدەغەکردنی کۆیلای ڕاستە تەحلیل ڕقەبە کەواتە هەموو ئەم ئاەتانە ئەتوانی باسکەیتەوە ئیسلامیش بەری ئەو جارنامەی گردردونیە تاکیدی کردوتەوە کە هاتووە مرۆڤەکان ڕزگار کات لە کۆیلایەتی و لە بەندایەتی ئەوە لە ڕوانگەی قورئان و لە ڕوانگەی فەرموودە و دەبینی پێغەمبەر دوودی خوای لەسەر دەفەرمێ ئەڵێ خوا سوبحانه وتعالى دەفەرمێ ثلاثة أنا خصمهم يوم القيامة سێ جۆر ئینسان سێ سنف لە ئینسان پێویست ناکات داوای لەسەر قەیدکەی لە ڕۆژی قیامەت تا سزا بدرێ خدا خۆی
بە معنایەوە گوناهەکەیان زۆر گەورێ گوناهەکەیان ئەوەندە گەورەیە بەری ئەوەی خەڵک شکات بکە خدا خۆی دەبێ بە خەسمی ئەوان دەڵێن قڕ بەسەر ئەو کەسەی خدا ببێ بە بەرامبەری ئەو بوەستێ و خەسمی ئەو بێ یەکی ئەو یەک دوو سێ سێم چییە وەڕەجول باع رجلا وأكل ثمنه یعنی بە کوردی کەسێک مرۆڤێک دەکا بە کۆیلە دەیفرۆشێ و پارەی وەردەگرێ و پارەکەی پێدەخوا پارەکەی دەخوا یعنی پارەی چ پارێک دەخوا پارەی فرۆشتنی ئینسانێک ئەم جۆرە ئینسانە پێغەمبەر دەفەرمێ خدا دەفەرمێ ڕۆژی قیامەت خدا خۆی خەسمی ئەم جۆرە کەسانەیە خۆی محکەمەیان دەکە ئەمانە پاڵپشتی ئاینی زۆر گەورن بۆ ئەم بابەتە هەر ئەوەیە کە جارێکی دیکە لەسەر تەدەخولکردن لە ژیانی مرۆڤەکان ئازاد بن ئەوەیە کە پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمێ من حسنی ئیسلامی المەرئی تەرکه ما لا یعنیه شتێک ما لا یعنیه بە نسبەتی ئێمە ینی هیچ کاری ئێمە نییە کاری من نیە من حەقم چییە ژیانی تایبەتی چۆ ئێمە لێرە کاری خۆمان ئەم ئیشەیە کە دەیکن ئیدی مافی من نییە بە دوای تۆ بگەڕم چ دەکەیت و چ ناکەیت و ئەوە نییە هەر ئەوەیە دەبینی کە ئەو چاودێریکردنی خەڵکەش دەبێت بە پێی یاسابێ چونکە لە دەستورە دەنووسرێ چوونە سەر ماڵان و تەفتیشکردنی ماڵان و چی هەموو ئەبێ بڕیاری دادگات بێ وانە عومەری کوڕی خەتاب ناخوێنیەوە لە سیرەی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ بەسەر ماڵێکە گوێ لە دەنگی خەڵک بوو لە نێو ماڵێکە و دیوارەکە نزم بوو چۆ ئەو دیوەوە وتیەوە بۆچی دانیشتون ئێوە ئارەقە خۆنەوە ئەوان ژوتیان یا ئەمیر المؤمنین ئێمە هەڵەمان کردووە بەس تۆ سێ هەڵەت کردو یەکیان ئەوەی خوا فەرمێ وەلا تەجەسەسوا وتی ڕاستە نابایە بێمە ئەم دیو بەستم چییە یعنی ئەمانە هەمووی پاڵپشتی ئاینین بۆ ئەوەی کە جارنامەی گردوونی مافی مرۆڤ دەبێت پاڵپشتی لێ بکەین ئێمەش وەکو تاکو وەکو گەلی کورد سوودی لێوەربگرین بەێ مامۆستا هەمان دەمدا ئێکسانی بوونا یاسایی وای ئەت ناوبەرە مرۆڤاندا چاوات تێبگەین باشە لە بەندەکانی حەوت و هەشت و نۆدە حوت و هەشت و نەودە جەخت دەکاتەوە جارنامەی گردوونی مافی مرۆڤکە ئەم ئینسانانە دەبێت لە بەردەمی یاسادا یەکسان بن یعنی چۆن لە بەردەمی یاسا یەکسانە بن بەو مانایە دێک کە ناکرێت دوو یاسامان هەبێ یاسایەک بۆ سپی پێستەکان بێ یاسایەک بۆ ڕەش پێستەکان بێ کە ئەمریکا خۆی ڕەنگە تا ساڵی 1964 کێشەی ڕەش و سپی هەبووە یان لە باشووری ئەفریقیا تا ساڵانی کۆتایی هەشتاکانیش جاکاری لەسەر بنەمای ڕنگ ڤێگاڤێژینیە هەبووە ئێستامریکا باڵێ ئێستش بە هەمان شێوە یاسا ڕێکی خستووە بەس لە پشتی یاساوە ئەگە کامیرەکان بکوژێنەوە ئەگە کامیرەکان نەمێنێ ئەگەر کەس جۆی لێ نەبێ خەڵک لەبەری خۆی و قسەی خراپ دەکە بەس ئەگەر هاتە بیستن سزا دەدرێت هاتە بیستن سزا دەدرێت اینجا زۆر گرنگە ئەوە تۆ یاسای وات هەبێ خەڵک لە دڵی خۆی چ دەڵێ با بڵێ ئازادە لە دڵی خۆی چ دەڵێ نازانی تۆ بەڵام بەدەمی ئەو نابێ قسەیەک بە ڕەش پێستێک بگوترێ پێی بڵێ نیگرۆ نابێ وا بڵێ نابێ قسەیەکی خراپ بە کەسێک بوترێت لەسەر ئەو بنەمایانی کە ئەمەش شتێکی زۆر دینی تەنانەت پێغەمبەر عەلەیهی سەلام کەسێن سزادان وێ پەیوێ وانە بوو کەسێکی ئینەکە مڕۆن دیکە جاهلیە یعنی تۆ کەسێکی تۆ ئینسانێکی هێشتا صفاتی بەری ئیسلام و جاهلیەتت تێدا ماوە بۆ چونکە بە کەسێک دەڵێ یەبنە سەودا جا قسەی جوانە ئەوە هەر ئەوەیە کە ئەبوای لە باسی ڕەنگا باسی کەین تۆ گەورەترین چۆن دەڵێ دروشمێک لە نێو ئایندا نوێژە لە نوێژیش بەچی دەبێت بە بانگ دەبێت بانگ بدرێت تۆ ئەو بانگە دەستپێری بە بیلالی حەبەشی ئەمە شتێکی تازەیە شتێکی زۆر تازەیە لە چوارچێوەی وڵاتێکی یان ناوچەیەکی جەزیرەی عەرەبی دواکەوتوو کە خەڵکیان کردووە بە کۆیلە بیلال هێشتا ئاسەواری قامچیەکانی خاوەنەکەی بە پشتەوە بێ ڕەنگە بەس لەوێت تۆ دەیخیتە بڵندترین شوێن لەوێ بانگت بۆ بدە شتێکی زۆر گەورەیە معجزەیەکی زۆر گەورەیە ینی هەنگاوێکی زۆر گەورەیە لە پێشکەوتنی مرۆڤایەتی ئەمە دەبێ ئەم شتانی دنیا بەشتی خۆمانی بزانین چونکە خۆمان پێشتر ئەمانەمان بۆ جا ئەم بینە خۆی گەورە لە قورئانە فەرمێ یا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم يعني ئیمانداران باوەڕداران دەبێت چی بکەن دەبێ قوامینە بالقسط بێ وتمان عدل هەیە و قستیش هەیە عدل هەموو بنەماکانی دادپەروەریە بە شێوازە تیۆری و نەزەریەکەی وەختێک کە دەی جێبەجێی دەکەی قست وەکو بڵێ بەشبەشی دەکەیت و جێبەجێی دەکەی یعنی خدا داوامان لێ دەکا قوامینە بالقسط یعنی بە عەمەلی بە کرداری عدل پیادە بکەین اینجا ئەم پیادەکردنە ئەفەرمێ شوهەداء لله یعنی بۆچییە بابەتەکە بەوەی کە تۆ من دێم شایەدی بۆ تۆ دەم لە کارێکەکەیت پێویستیت بە شایەدیە بە من دەڵێ وەرە شایەدیم بۆ بدە وانە لێرە شوهەداء لله ئەڵێ ئێوە وا بزانن شایەدی بۆ خوددا دەدەن یعنی شایەدیەکە بۆ خوددایە کە ئیقامی عدل دەکەن لە دنیادا بەشانازی بەوە بکەن کە ئەو عدلەی پیادەی دەکەی
شایەدیت بۆ عەدالەتی خوددا داوە وەلەو عەلا ئەنفوسیکم ئەگەر ئەو شایەدیە ئەو قسەکردنە ئەو حکومە ئەو یاسایە دژی بەرژەوەندی خۆشتان بوو جوانە ئەبێ ئەمە شتێکی زۆر گەورەیە مامۆستا گوتنەکێت بێژن هەر ئینسانێکێت بازنات دینێکێدا بژیتن ئەو کەس هەر دەبیتە بەندە چ بەندە ئینسانێکی بیت یانژی بەندەی خودی بیت ئەگەر ئینسان بێتە دەرەوەی دینا وی وەختی دێ ئازاد بیت ئەف ئەخفتنە چەند ڕاست نییە چونکە ئێمە بێت جیاوازی بکەین زۆر کەسیانی من ناوم عەبدوڕەحمانە بە هەڵا دەڵێن ئەوە ئەڵێن بەندەی ئەیکێ بیکا بە کوردی دەڵێ بەندەی میهرەبان نە من عەبدوڕەحمان یا عەبدوڵڵا یان هەموو عەبدەکان یعنی چی یعنی خوداپەرست یعنی ڕەحمان دەپەرستێ بۆچی چوزانین ئەم قسەی وایە وشەی عەبد لە قورئاندا مفرەدە تاکە چۆن هاتۆتە جەمعکردن لە قورئان بە دوو جۆر جارێک بە عیباد و عەبید 5 جار لە قورئانە تقریبا بە عەبید هاتووە هەمووی ڕۆژی قیامەتە کە ئینسان چۆ قیامەت ئیمتیحان تەواو بوو وەرەقەت تەسلیم کرد ئیدی مەحکەمەت دەکەن ئیدی تۆ وەک عەبید لێدە هیچ ئیرادە نەما تازە دەسەڵاتت هیچ نییە ناتوانانی هیچ بگۆڕی تازە دەفتەرەکە گۆڕینی تیادا نییە تازە خدا لە قیامەت دەڵێ وەما ڕەبوکە بظەلام للعەبید ئەوە لەوێ لە دنیا وعیباد الرەحمانی جوانە وعیباد الله ئەوانەی کە فبشر عبادي دنیای ڕاستە عەبدی بەڵام خدان ئیرادە و يعني خدا پەرست فبشر عبادي چیەکەن الذين يستمعون القول فيتبعون أحسنه ئیرادەیان هەیە لەبەرەوە شێواز اینجا بۆی ئەبینی ئەو سەردەمەی عومەری کوڕی خەتاب فەرمان ڕەوای تێدا کردووە کێشەیەک دروستە بێت لە نێوانی عەلی کوڕی ئەبی تاڵیب و یەکێکی دەبێت چۆن بانگیانکە دەبێت بڵێ فلانی کوڕی فلان وەرە بەویش بڵێ فلانی کوڕ بەوی گوت عومەری کوڕی خەتاب بەوی گوت فلانی کوڕی فلان وەرە بەمی گوت قم یا ئەبا الحەسەن ئەم گوتی ئەوە غەڵەتە گوتی یا عومەر ئەوە غەڵەتە وتی کونیە بۆ ئەینە ڕێزە نابێ بە من بڵێ یا ئەبا الحەسەن باوکی حەسەن دەبێت بە منش بڵێ عەلی فلان کوڕی ئەبی ئەمانە نمونەی جوانن پاڵپشتی جارنامەی گردوونی مافی مرۆڤ دەکەن جوانە دیسان مامۆستا مافێ پەنابەریە ڕاست ئاینیدا چاوا جهێخو هەیە ئەvێژی چ ڕەبتێک vê xaڵێت سەری هەیە بەدوێتن پێک vەگرێ بدەین ئەم باسە گرنگی هەیە بە ئازادیەوە خوا سوبحانەه وتعالە کە ئەم بوونەوەرەی دروست کردووە ئەم زەمینەی بۆ ئێمە دروست کردووە ئەم زەمینە ئەبێت سنوورەکانیان ئیداری بێ سنوورەکانیان ئیداری بێ بۆ مانایی کە سنوور شتێکی جوانە و دەبێ هەبێ بەڵام نابێت سنووری ئاسنین بێ تەلبەند بێ خەڵک لە نێوی داوەکو و تەنور لە جاتی سنوور بسووتێ و کەس ئاگای لێ نەبێ ئێمە ساڵانێکی زوو ینی ڕژێمی عێراقی و ڕژێمی سەدام زۆری ئەزیەت داین کەس قسەی نەدەکرد دەیانگوت ئەوە بە عەرەبی دەیانگوت شەعنی داخلی یعنی کاروبارێکی نێوخۆی عێراقی مە چ بکەین دوای لە ڕاپەڕین و ئەو کاتانەوە شتێک پەیدا بوو لە نەتەوە یەکگرتوەکان ناوێننا التەدەخل الئینسانی واتە دەستێوەردانی مرۆیی ئەبێ دەستێوەردانێکە ناچارت دەکات جیرانەکەی خۆت ڕاستە ماڵی خۆیەتی لە منداڵی خۆی دەڵێن حەقت چییە بەس هەر نابێ ئێمە هەر تەماشا بکەین و بیکوژێ و لێیدا دەبێتە دەخول بکەین تدخل لەبەرچی لەبەر ئەوە ئینسانێک ڕزگارکەین ئەمانە ئەوەیە ئەم بابەتەش لە مادەی 14 جارنامەی گردوونی مافی مرۆڤ بەیاننامەی جیهانی مافی مرۆڤدا هاتووە کە جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە ئینسانەکان ئەگەر لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان هاتنە سزادان بە دەر لە یاسا مافی ئەویان هەیە ئەو شوێنە بەجێ بڕۆن بۆ شوێنێکی دیکە ئەگەر سنوورەکان ڕێگە نەدا بەم کارە ئەوە بەڕاستی گوناهبار دەبێ مرۆڤایەتی نابێ ئینسان سزا بدرێ و لە نێو سنوورێکا بمێنێتەوە دەبێت سنوور بۆ ئەو کەسانە واڵا بێ کە سزا دەدرێن بەڵام بۆ مجریم نا تاوانبار نا یعنی ئەم باسی مافی مرۆڤە بۆ تاوانبار نییە لە پارێزگایەک تاوانێک ئەنجام بەڕاکە بۆ پارێزگایەتر لە هەرێم تاوانێک ئەنجام بەڕاکە بۆ ئەو دوای عێراق بۆ نمونە لە عێراق تاوانێک ئەنجام بەڕاکە بۆ ئەوروپا دەبێت ئینتەرپۆل پۆلیسی نێودەوڵەتی بیگرێ و بیهێنێتەوە ئەو باسی تاوانە بەس بەدەر لە تاوان لەسەر بیر و بۆچوونی سیاسی لەسەر بیر و بۆچوونی ئاینی نابێ خەڵک بێتە سزادان خۆگەر دنیای لێ هاتەوە یەک و سزادرا ئەبێ سنوورەکان بۆی واڵا بێت و ئەو جاشتەکان دەست پێکە پێی دەڵێن پەنابەری سیاسی پێی دەڵێن پەنابەری ژینگەیی پێی دەڵێن پەنابەری ئابووری ئەمانە هەمووی ئەم پەنابەریانە هەیە لە ڕاستیدا بۆیە ئەمەیە کە جارێکی تر قورئان تاکی دەکاتەوە لەسەر ئەوەی کە فەرمێ دەربارەی کەسانێک لە شوێنێکە ماونەتەوە ڕازی بوونە سزا بدرێن و ڕێگەش هەبووە دەرچن فەرمێ ئەلەم تەکون ئەرض الله واسعة فتهاجروا فيها ئەمە لەر ئەرزی خوا فراوان بوو فەمشوا في مناكبها کەواتە ئەبێ ئەم ئاەتە پێمان دەڵێ دەبێت گشت وڵاتان سنوورەکانیان واڵا بێ لە بەردەمی کەسێکە کە تووشی پێویستی بە پەنابەرێتی ئەبێ ئەلێرە حیفە ئەلێرە شتێک دروست دەبێت ئەلێرە ئەوە دروست دەبێت کە ینی
زانی هەندێک وڵاتی ئەوروپی لە ساڵی 1970 لە سەدەی ڕابردوو مافی ڕەنگە هەڵبژاردن و دەنگدانیان بە ئافرەت دابێ هەندێک وڵاتیان بەس قورئان تاکید دەکاتەوە ئەشێ ئینسان جاری وایە نەکرد بۆ پیا بۆ ئافرەت بەتاقی تەنیە إذا جاءك المؤمنات مهاجرات إذا جاءك المؤمنات مهاجرات معناه ئەشێ ئافرەتی چۆن دەڵێ ئافرەت بەتاقی تەنیا لەسەر بیر و بۆچوونێکی تر بێوێ دەرچێ بچێ بۆ شوێنێکی تر یعنی ئەمما فەئازادیە بەناو بۆ ئافرەتیش لە قورئان هاتووە دەباسکردن جا ئەوە هەرمەبەستم ئەوە بوو لە ڕاستیدا ئەمان باتەوە سەر ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکدا دەژین سنووری وڵاتانی ئەوروپی کراوەیە بۆ مافی پەنابەرێتی ئەم وڵاتە موسڵمانانە بەداخەوە سنوورەکانیان ئاسنینە ڕێگە نادەن لە نێو خۆشیە پەنابەر هەبێ ئەوە نەش دواکەوتون بەداخەوە کە هیچ کەسێک لە ئەوروپاوە داوای پەنابەری ناکابێ بۆ ئەم وڵاتان ئێمەین دەچین بۆ ئەو وڵات خۆش مامۆستا درێژە پێدانێ دەینە وان تەوەڕانە و پشتیوێ نابڕێ بینێرە بەڕێز دەمێ نابڕێکی هاتی و بهێنە خۆ بەدەن و گەلمە ببینن تا پشتیوێ نابڕێ بینەرن بەڕێز بەردەوامین گەلوەین ڕێزدار و وان تەوەرە شلوڤە بکەین گەل مامۆستای مەدوێ بزانین ئەف بەیاننامە یا گردونی کە باسی مافێن مرۆڤی دکەتن زانین مامۆستا چەوە vê بەیاننامێ بکەینە خۆماڵی نافخواخودا پرەکتیزە بکەین ئەمە جارنامەیەکی گردونیە بەمانایەکی دی ئەمە بەکوێڵە بەیاننامەیەکی جیهانیە چۆن خۆماڵی بکەین چۆن لە نێو خۆماندا خۆماڵی بکەین تەبەن ئێمە سی خاڵی تێدایە ئەم سی خاڵش لە نێوانێنە چەند لقی تێدایە وەکو خاڵ هاتوۆتە باسکردن بەڵام گرنگترینیان ئەمڕۆ بۆ ئێمە ئەو مافانەی کە لە نێو ئەم جارنامە و ئەم بەیاننامە جیهانیەی مافی مرۆڤدا هاتووە بۆ ئەمڕۆی کوردستان یەک دوانسیانێکی گرنگە بێ خەینە پێشی پێشەوە ئەو چیە یەکەم دابینکردنی پێداویستیەکانی زیندوو بوون یعنی چی دووشتمان هەیە ئەگە تەماشای قورئان بکەی وشەی مەعیشەت ئەدۆزیتەوە وشەی حیاتیش ئەدۆزیتەوە فەرق لە نێوان مەعیشەت و حیات چییە مەعیشەت ئەو بەشەیە لە ژیان کە پێداویستیەکانی مادین حیات بەڵندترە لە مەعیشەت حیات بەڵندترە لە مەعیشەت حیات بەمانای ئەوە دێکە تۆ پەیامێکیشت هەبێ یعنی ئینسان کۆمەڵە پێداویستیەکی ژیانی ڕۆژانی بۆ دابین دەکرێت اینجا دەپەرژێتە سەر ژیان چۆن دەڵێت یعنی ئێمە لەم منطقەی خۆماندا و لەم ناوچەی وڵاتە ئیسلامیەکان و ئەم وڵاتانەی عێراق و ئێستا ینی زەحمەتە بڵێ من دەژیم دەبێ بڵێ من زیندوم بۆچی هەر ئەوەندێ نەمردویتە بۆچی چونکە ئەمڕۆ بزانە گرفتی موچەمان هەیە لە سەرتاسەری عێراق و کوردستان و یعنی ئەم بارودۆخی ئێستاکە هەیە گرفتی ژیان و گرفتی نیشتەجێبوون و کەواتە دۆسێری زیندەوەرەکان بکە لە بوونەوەردە کە خوددا دروستی کردوون مەعیشەت پێداویستیەکانی چیان چوارێکە ئەبێ خواردن و خواردنەوەمان پێداویستین سەرەکیان ڕۆژانە خواردن و خواردنەوەمان پێویست ئەبێ هەمان بێ لە برسا نەمری دوو دەبێت شوێنێکمان بۆ نیشتەجێبوون هەبێ من هەمیشە دەڵێم لەو مافانی کە لە دەستوری عێراقیش داهاتوە ئێمەش دەگرێتەوە لە هەمان کاتیشدا لە ساڵی 2010 هەر لە بەرنامەی بە کوردی بە هەمان ناونیشان باسم کردووە دەڵێم مرۆڤ نابێت لە وڵاتی خۆی کرێکی بێ دەبێت هەموو خێزانێک ئێستا کوردستان بۆ نمونە کوردستان بڵێ 5 ملیۆن و شتێکە دابەشی 5 بکە یعنی ژمارەی خێزان لە هەرێمی کوردستان دەرەچێت ملیۆنێک ئاوا دەرەچێت بەو نزیکیە 5 ملیۆن دابەشی بکە ینی بۆ دەرەکەوێ ملیۆنێ ئەم ملیۆن خێزانە دەبێ 1 ملیۆن یەکەی نیشتەجێبوونمان هەبێ نابێت لە ئەرزی خۆت کرێکی بی نابێت لە وڵاتی خۆت کرێکی بی من هاوڵاتیم خێزانم هەیە و خێزانیش بە پێی دەستور بچووکترین یەکەیە لە نێو کۆمەڵگە تۆش بە هەمان تۆ بۆ کرێکی من بی تۆ بۆ کرێکی من بی بۆیەوە چتە وڵاتانی ئەوروپا بۆ خۆشە ئەوروپا خەڵک بۆ ئەڵێ هینێکی ئامێزێکی گەرمە باوشێکی گەرمە وەختێکە دەچی هیچ نییە چیت بۆ دەکەن یەکەم شت ئەلەن سۆشیال یعنی چی ینی خواردن و خواردنەوە دەبێ شوێنێکی نیشتەجێبوونی بچکۆلەی ژوورێکیش بێت و وەکۆڵە پێداویستەکانی تێدایە بەشی یەک کەس و دوو کەس هەر دەکە هەر دەیدەنێ وانە سۆشیالێکیشی دەدەنێ خواردن و خواردنەوەشی هەیە پرۆسی هاوسەرگیریش ئەنجام دەدە ئەمە چوار شتە سەرێکیەکەیە کە ئەمە زیندەوەرەکانیش هەیەە لە چێشکەیەکەوە تا ئەسپێکیش شوێنێکی بۆ نیشتەجێبوون هەیە زاوزێش دەکا ئیدی خواردن و خواردنەوەشی هەیە کەواتە من لای کەمی پێداویستەکانە ئەمە هەر ماف نییە
ئەمە وەکو بڵێ شتێکی پێداویستی ئەمە حاجەتی بەشەریە ئەگەر ئەمە بوو اینجا سێرەکەی مرۆڤی کورد لە ئەوروپا زۆرجا بۆ دەبێ بەشت پێداویستەکانی بۆ دابین کراوە جا بیر دەکاتەوە بیر دەکاتەوە لەوێ بیر دەکاتەوە دەبێ بە شتێکی دیکە لای خۆشمان ئەگەر پێداویستەکان گۆرانیەک هەیە دەڵێ ئەگەر خەمینان لێم گەڕێ ئەگەر خەمینان لێمان گەڕێ لە خەڵک بەگشتی لە خەمینان لێ گەڕێ شوێنێکی نیشتە جێبوونی ساکاری شێبێ خۆکە خۆشەوەی نیشتە جێبوون مەرج نییە خەڵک من لە خانوویە کاژیم 150 متر خۆ خەڵک شەرت نییە لە 1000 مترا بژێ لە ئەمریکا خانوو هەیە 65 متر ئەم خانووە ئەبێ خەڵکێک کە بێتیدا بژێ پێداویستیەکان ئەمە پێداویستی چییە؟ پێداویستیەکانی زیندوو بوونە پشتی ئەمە ژیان دەست پێ دەکات اینجا دەتوانی شعرێ بنووسی اینجا دەتوانی بەرنمەیە بکەیت اینجا دەتوانی سیاست بکەیت ئەوجا دەتوانی توێژینەوەی کۆمەڵایەتی بکەیت لە فقی ئیسلامیان نیە دەڵێن یەکێک هاتە ماڵ باوکی دەرسی دینی دەگوتەوە بە فەقیەکانی هات گوتی بابا دایکم دەڵێ ئارد نەماوە لە ماڵ ئەوش کتێبەکەی داخست گوتی ئارد نەماوە دەرس نەماوە گوتیان مامۆستا بۆ چۆ گوتی ئارد نەماوە دەبێ بچم ئارد پیدا بکە نیۆڕۆ چ بخۆین ئەمە مانای وایە بۆ ئەوەی ئینسان بتوانێت بژی پێویستی بەوەیە پێداویستیەکانی زیندووبوونی بۆ دابین بکرێ وڵات ئەو کات خاک بە نیشتیمانی خۆی دەزانی خاک بە نیشتیمانی خۆی دەزانی و لە پێناویدا دەژی و لە پێناوی شێدا دەمری ئەو کات گەلک جانە دیسان ماوستا دەبێت بزانین ئازادیە ئاینی و گوهارتنە ئاینی ڕاست چەوە ئەد بەیاننامە جیهانیدا هاتیە و چەوە بەحژێ کریە کە دەڵێ ئازادی ئاینی هەیە بە جارنامەی گردردونی مافی مرۆڤ دەڵێ ئازادی ئاینی پێویستە هەبێ کەس گومانی لەوە نابێت بێت چونکە خوددا فەرمێتی لا ئیکراها فی الدین ئەفەئەنتە تکریه الناس حتى يكونوا مؤمنین تۆ ناتوانێت بە پێغەمبەر دەڵێت تۆ لەستە عەلەیهم بمسەیطر إن أنت إلا نذير ئەوە وەکتی کەس وەکو واقع دەبێ مسلمان لە قورئانەکەی خۆی تێبگا دژی جارنامەی گردردونی نەبێتەوە جارێ لە قورئانەکەی خۆی تێبگا خوددا بە خودایەتی خۆی ئازادی داوە بە ئینسانەکان لەم ئیمتیحانە جواب دەدەنەوە وەرەقە کاک ئیمتیحان نیە دنیا الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وانيا إذا امتحان خلق بس بيتي فردده دفتري بس بيتي بشان وانيا على بس فرورقم كس حقي هي والله معقولة الزور بي بسلمان الساقط ببن في امتحان أما براسي راستك سيكي جوانا كحيفا وابي يعني مسلماني تندرو أو اندا بتعبد شكر بخال كردستان أو حالة مان كما بس وكدله بارقاوي بون وشحناتي دورو بركمان هندي جار بو كرديش ده كتابي أوان دخوينه وادەڵێ ئەجنا کورد هەر لە دێر زمانەوە لەگەڵ ئازادی ئاینی بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شوێنێک بۆ ژیان و بۆ پێکەوە ژیان هەر هەرێمی کوردستان لەبەرەوە بەس ئاین گۆڕین هەندێک دەڵێ چۆن لە جارنامەی گردردونی ئاین گۆڕین هەیە یەکێک ئاینی خۆی دەڵێت دەتوانێت بگۆڕێ ئێمەش دەڵێن نابێ ئاین بگۆڕێ دەڵێ مسلمان ئەوەش دەبێت چاکەینەوە لە ئەڵلقەکانی پێش و ئاماژەمان پێ کردووە هەموو قورئان تەماشا دەکەی ئاەتەکانی قورئان ئینسان ئازادە لە ئاینێک دەچێت بۆ ئاینێکی دیکە خوددا محاسبەکەی خستوەتە ڕۆژی قیامەت محاسبەی ئینسان لە ئاین دەچێت بۆ ئاینێکی دیکە چ دەکا بەو ئاینە ئەم بابەتە کاری من و تۆ نییە کاری خدایە سبحانه وتعالى کە لە ڕۆژی قیامەتدا چلم کە إن الذين آمنوا والذين هادوا والصابئين والنصارى والمجوس والذين أشركوا إن الله يفصل بينهم إن الله على كل شيء شهيد ئەمە کاری خدایە کەواتە دەبێ ئینسانەکان ئازاد بن دەڵێن ئەگەر ئینسان مسلمان بوو دینی گۆڕی دەبێ بێتە کوشتن بۆ قورئان وای نەگوتووە وانە ئەی چیتر دەبینی دەڵێ حروبی ڕدەمان هەیە و دەڵێ فەرموودەمان هەیە بەرسەوەخۆ یعنی ئەف نەزەریاوی ئاختنێت بێژی دوێژتر ئەو کەسێک دینی خۆ گۆڕی دێت بێتە کوشتن ئەو بژنیان بەحسی کەسێکینەکەی مسلمانە کافر ببیت ئەمما کەسێک ئەسڵێک و کافر بیت بڵۆی ئازاد بیت جەمەستم ئەمە لێرە چییە دەبێ ئەمە ڕاستکەینەوە ینی ئەمەش جارێکی تر پرۆفیسۆر دکتۆر علامەی کورد زانای کورد دکتۆر مستەفا زەڵمی پەیامێکی جوان و ڕسالەیەکی جوانی لەسەر ئەمە نووسی دەڵێ فوقەهای قەدیم کە ئەم بابەتەیان نووسی دەڵێ لە قورئان نادۆزیتەوە کەسێ دینی خۆی بگۆڕێ بێتە کوشتن مسلمانیش دینی خۆی بگۆڕێ مسلمان واز لە ئیسلام بێنێ نەماندیوە پێغەمبەر کەسێ بکوژێ لەبەرەوەی دینی خۆی گۆڕیوە دەڵێ ئەم قسە لەکوێ هات دەڵێ لە قسەی فوقەهاکان و فەقیهەکان هات دەڵێ ئەوانش مەبەستێکیان بوو بەس مسلمانی ئەم سەردەمە تێناگە لە مەبەستی ئەوە دەڵێ ئەبوو بەکری سدیق خوالی ڕازی بێ لە حروبی ڕدە شەڕی لەگەڵیان کرد مانع الزەکات دەڵێ ئەوە خۆ شەڕی گەڕانەوە بۆ دین نییە چونکە دەڵێ بخوێنەوە دەڵێ عومەری کوڕی خەتاب نەیگوت یا ئەبا بەکرەوە تۆ چ دەکەی چۆن خۆ خەڵک بە زۆر نابێ مسلمانکەی وتی من شەڕی دین ناکەم ئەوانە چەکیان هەڵگرتووە هاتوونەتە سەرمە مرتدی سیاسین لەسەر بژنی بڕیارێکە سیاسی نەیا دینی و شەرعی ڕدەی سیاسی ڕدەی سیاسی یعنی ئێمە کورد نین پێشمەرگە نەبووینە لە شاخ شەڕت نەکردووە کورد ارتیدادی کردووە پێڵەن چی ئەو کات ئەوە ڕدەی قەومیە جاش یعنی چی
مستەڵەحی جاش کە کوردای هێنا بەڵێ یعنی کەسێکە کە کووردە بەس هەڵگەڕاوەتەوە جوانە هەڵگەڕاوی چیەوە ئەوە مرتدی قومیە هەڵگەڕاوەتەوە لە نەتەوەکەی خۆی تو هەر نایکوژی ئاسان پێشمەرگە پێ دەڵێن خیانە العوضما و مافی کوشتن دەبێت پێشمەرگە خراپتر محاسبەی ئەوانی دەکرد بەڵێ بۆ چونکە دیگوت تۆ کوردی بوا دەکەی ڕەدەی دینی هەیە هەڵگەڕانەوەی ئاینی هەیە هەڵگەڕانەوەی نەتەوەی هەیە هەڵگەڕانەوەی سیاسی هەیە وانە علی عەبدوڵڵا ساڵح بۆ دێتە کوشتن مەسەلەن دەبێت لەگەڵ کوشتن نەبین ئێمە بەستم چییە بەستم ئەوەیە کە دەڵێ هەڵگەڕایەوە هەڵگەڕانەوەی سیاسی لە حوثیەکان جوان ئەدەبینی حەلیف دەبن دوای هەڵدەگەڕێتەوە جەما مستەفا زەڵمی بە ڕەحمەت بێ دەڵێ زانایانی قەدیم فەرقیان نەکرد لە نێوان دوو زاراوە الخروج على الدين والخروج عن الدين يعني چی بە کوردی دەرچوون لە دین دەڵێ ئازادی ڕۆژی قیامەت خوا محاسبەی دەکەن دەرچوون لەسەر دین هەبووە هاتوۆتەوە چەکی هەڵگرتەوە هاتوۆتەوە سرت هاتوۆتەوە سرت ئەوەیە کە دەڵێ کاکە تۆ دەرەچی دەرچوو بەس بۆ دیتەوە سەری من بۆ چەکت هەڵگرتووە خواگەر چەکی هەڵگرت و هاتەوە سرت ئەوە کات بوو بە باسی شەڕ ئەگە بوو بە شەڕ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا خۆ نەکافر بێ حتا مسلمان ئەرێ ئێران مسلمان نییە شەڕ لەگەڵ عێراق دەکا و عێراق مسلمان نییە شەڕی لەگەڵ ئێران دەکرد 8 ساڵ یەکیان کوشتووە سعودیە و یەمەن هەردوو مسلمان إلى آخره مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو کە جارنامەی گردوونی مافی مرۆڤ دەڵێ ئینسان ئازادە لە هەڵبژاردننی ئاین ئینسان ئازادە لە ئیعلانکردن و ئاشکراکردنی ئاین ئینسان ئازادە لە گۆڕینی ئاین ئەوە قورئانیش وا دەڵێ ئەوە سنەتی پێغەمبەر شووە بڵێ دیسان مامۆستامەت بزانین ئەرێ مافێ کار و پیشەیەت ناوبەرە ئاین و بەیاننامە جیهانیدا چاوەیە ئەوە بۆ ئەمڕۆ بۆ ئێمە زۆر گرنگە لە سیمینارێک لەم هەفتەیە لە زانستە ئیسلامیەکان زانکۆی سەلاحەدینیش پێم بۆم باسکردن بۆ خوێندکار و قوتابیەکان گوتم جارنامەی گردوونی مافی مرۆڤ وەختێ تاکید دەکاتەوە لەسەر ئەوەی ئینسان پێویستە کار بکە یعنی چی کارکردن یعنی تۆ لە هەر قۆناغێکە ڕەنگە لە سەردەمێکە خوێندکار و قوتابیبی ئەوە وەکو کار زۆر نایەتە باسکردن چونکە باسی ئوجرە و هیچی لەسەر نایەتە وەرگرت ئەم زۆر جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کارکردن ئەو پشتی ئەوەی کە تەواو بوو دەبێت کارێ بکە ئەڵە تەعینبوون نییە ئەلەم تەعینبوون نییە باسی ئەوم بۆکردن ئێمەش قۆناغێک کە زانکۆمان تەواو کرد لە هەشتاکان و کۆتای هەشتاکان تەعینبوون نەبوو بەس چون کاری تر دیکەمان دەکرد هەتا ئەو کاتێکەوە نۆرەی تەعینبوونەکە دێتەوە تو هەرە بێ لە کارابی جا ئەم باسە مەبەستم بوو کەوا بڵێم کار چەند تەقدیس کراوە وەقول اعملوا زۆرە لە قورئاندا وەقول اعملوا زۆرە حتا عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بە فەرموویەتی بە هەموو کەسێک ینی لا جوان بۆ ڕێک و پێک بووە تا ئەو کاتی وتومە ئەوە چی کار دەکا وتوانە هیچ کاری نییە جا لەبەر چاوم کەوتۆ گوتومە مەدام کار ناکە جوان نییە دەبێ ئینسان کار بکە بە کارەوە جوانە تەنانەت ئەڵمانەکان ئێستا دەڵێن یعنی پندێکی ئەڵمانی هەیە دەڵێت تەندروستی لە کاردایە ئەوەی کار بکات تەندروستیشی باش دەبێت چونکە خەمی بۆ دروست نابێ اینجا خەڵکی ئێمە زۆر جاڵێ بێکارم ئەو ڕۆژە باسم کرد وتم بێکاری یعنی چی بێکار ئەگە بڵێ من کارم نییە ئەبێ من چۆن لە شەرع و لە هەموو شتەکان و هەرکەس مستەڵەح و زاراوی خۆی هەیە لە پێناسەکردن دەبێ هەر کەسێک خۆی پێناسی ینی چۆن لە زانستە ئیسلامیەکان دەتوانن پێناسی ئەسەڵاتمان بۆ بکەن لە طوب ئەتوانێت پێمان بڵێ نەخۆشی ینی چی هەندەسە ئەتوانێت پێمان بڵێ داڕمان ینی چی لە ڕووی بینەوە هەرکەس پێناسی خۆی هەیە تعریفی بەتاڵە ئەبێ منەظەمەی عەمەلی دەولی بۆ مامکە International Labour Organization ینی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەوەن چ گوتیە بوو بەتاڵ دەڵێ بە کوردی دەڵێت بێکار چێ دەڵێ بێکار هەموو کەسێکە کە توانای کارکردنی هەبێ گوتوانەی کارکردنی نەبوو ئەو تر صفەتی یەکەمی لە دەستدا لە ناو جێگە کەوتنەوە نەخۆش بێت چ کار بکە توانای کارکردنی هەبێ ڕەغبەتیشی لێبێ ئارەزووی هەبێ لە کار توانەت هەیە کار بکەی بەڵێ توانم هەیە ئارەزووت هەیە بەڵێ ئارەزووی کاریشم هەیە سێیەم بە دوایدا بگەڕێ بە دوایدا بگەڕێ ماندووە ئەگەڕێ بۆ ئەو شوێنە ئەو شوێنە ئەسمانە دەنایێت بۆی بگەڕێ چوارەم قبولی بکە هەرچەندە ئەو کارە کەمترە لەو پارەی کە ئەم چاوەڕێی دەکە کارێکی دەست دەکەوێ کارێک ینی کۆمەڵێک کار توانای کارت هەیە ئارەزووی کاریشت هەیە بە دوایدا دەگەڕێی 5 کارت دەستکەوت هیچیانت زۆر بەدڵ نییە بەڵام لە عینی وەختە پارەیەک هەردا بە تۆ پارەیەکی تێدایە بەس ئەڵێ کەمە تۆ ئەڵێ قبولی دەکا توانای کاری هەیە ئارەزووی کاری هەیە بە دوایدا دەگەڕێ ئەگەر کەمترین کرێشی هەبوو لەو کاتە لە 0 باشترە قبولی دەکا ئەوەش نەبوو وەلاکین ئەڵێ دوو نەجەدووە هیچ نەبوو اینجا پێ دەڵێن بێکار دیت کەواتە ئێمە خەڵکمان هەیە توانای کاری
نەبێ ئەوتر باسی نابێ پێ بڵێ کار توانای کاری هەیە بەس ئارەزوی کاری نییە بەلە ڕاست ئێستا کوردی ڕۆژهڵاتی خۆمان کوردی ڕۆژهڵاتی خۆمان ئازاترن لە هەندێک لە کوردی باشووری خۆمان پێمان دەڵێن ینی هاوڕێمانن پێمان دەڵێن خەڵکی ئەوە کار ناکە زۆر بوار هەیە ئێستا کوردی ڕۆژهڵات دەم وڵاتە یعنی زۆر شتی جوان دەدۆزنەوە کار دەدۆزنەوە دەڵێن ئەوە کارە دەبێ بیکە قەچێکە با مەدرک هەبێ و با شەهادەت هەبێ و بەس ئێستا ئەمڕۆ ئەو کاری خۆت حەزت لێ نایە توانای کارت هەیە دەبێ ئارەزووشت لێبێ دەبێ بە دوایدا بگەڕی بەچەند گرنگە و کارە شایستەی ئەو کەسە بیتەوە آخر ئەوە لێرە باسەکەیە کار شایستەی هەمومانە کار زۆر جوانە کار ئەوەندە جوانە کار ینی چێ گوتی ئەمەش قسەیەکی جوانە یعنی ئەگە بڕۆینەوە جا بە زانستە ئیسلامیەکانم گوت نازنا و لەقەبی هەموو زانە ئیسلامیەکانی مسلمانەکانی قەدیم کارە ئێستا تۆڵی تەفسیری هی نەخوێنمە ئەسابوونی یەکێکی دەڵێ ئەلبەزاز یەکێکی دەڵێ ئەلبەزار یەکێکی دی دەڵێ الجەساس وانە هەموو لەقەبی ناویان هەیە حتا کتێبێکەیە ئەو کتێبە بە ناوی چیە الطرفة في من نسب من العلماء إلى حرفة بكردي يعني چی يعني وەکو بڵێ هەواڵە خۆشەکان لە دەربارەی ئەو زانایانەی کەوا ناویان بە ناوی پیشەکەیانەوە بانگ دەکرێن بە ناوی پیشەکەیانەوە بانگ دەکرێن زانای قەدیم هەر لە مزگەوتدا نەنیشتووە ئیشێکی هەبووە و دەرسیشی هەبووە کارێکشی کردووە دەرسیشی هەبووە بەو شێوازە کاری کردووە جا لەو کتێبەدا 400 میهنەی ژماردووە 400 میهنەی جیاواز 1500 لە فەقیه و محەدیث و ئەدیبەکانی ڕابردوومان هی 1000 ساڵ لەمەوبەر لەو 400 میهنەیان هەبووە لەو 400 میهنەیان هەبووە و کاریان کردووە ئەمە مانای وایە کە لە ڕاستیدا تۆناڵی کابرا هات سوالی کرد یعنی سوالی کرد پێغەمبەر وتی ئەوە تەورێک و ئەوە هینێک و داری وشک ببڕۆ بۆ خۆت کار بکە کەواتە کارکردن ئێمە یەکێک ئەو جادەیەمان بۆ پاکە کاتەوە ئەڵێن کەناس هەلە خۆی پێڵێ پێی وایە ئەمە کاری ئەسەن ئەگەر ئەوەی کە پاکەوان و ژینگە پارێز و کەناس نەبێ ماڵی من و ماڵی تۆ و جادە و شەقام من هەمووی پیس دەبێ وانە کەواتە ئەو پاکەوانە ئەو پاکەوانە ئینسانێکی پاکە کەواتە لە ڕاستیدا مەبەستم چی بوو بە فێری ئەوە بین ئێستا خەڵک بۆ ئەچێتە ئەوروپا کار دەدۆزێتەوە خەڵک ئەچێتە ئەوروپا دراوسەکەی پێی دەڵێ وەرە 1 سەعات لای ئەم منداڵم دانیشە $10 دەدەمێ لای ئەم منداڵە دانیشە تا دێمەوە ئەگەر لێبێ دەچم بۆ کارێک کارە بەو شێوازانە ینی لە ئەوروپا بەوە پێشکەوتن پرۆتستانت لە کاسۆلیک جیابەوە گوتیان کار عیبادەتە ئەی مەگەر پێغەمبەر دوو شەر عیبادەتە ئەو دەی بۆچی عیبادەت نییە بۆیە سێرەکەی خەڵک لە بەغداوە دێن لێرە ئیش دەدۆزنەوە دەڵێن وەرنەوە ناچنەوە بۆ لە هەرێم دەمێنەوە ئەی ئەو کارە بۆ خەڵکی خۆمان نایدۆزێتەوە واتە خەڵکی خۆشمان دەبێ من ئەو قسەی دەڵێم خۆم کردومەها من کرێکاریشم کردووە دەست خۆشمە مستا مەدەوێت بزانین ئەرێ مافێن مادی و معنەوی چەندت پاراستینە ئەدوێ بەیاننامە ئەم سەرتاخین و بەحەستکەین ڕاستە ئەو باسە گرنگەکەی لەوە دەردەکەوێت کە لە ڕاستیدا ینی وەکو تاک و وەکو چۆن دەڵێ وەکو تاک لە هەمان کاتیشدا وەکو کۆمەڵ ینی گرنگە ئەو بابەتە بێتە باسکردن یعنی ئەم باسی مافەکانی تاکیشی کردووە بەڵام لە یەکێک لەو چۆن دەڵێ مادانەی کە باسی دەکات دەڵێ ئەم ئەرکانە وەکو تاک باسی مافەکانی مرۆڤ دەکرێت بەڵام لە بیریشتان نەچێ ئێوە پێویستە لە نێو کۆمەڵگەشتدا بژین تاکێک دابڕاو نەبن لە کۆمەلگەی خۆتان ینی چی دەڵێت تاک لە نێو کۆمەلگەدا دێتە گەشەکردن و پێدەگە بەمانایەکی تر پێمان دەڵێ ئێوە هەروە مەزانن ئەمە مافەکانی مرۆڤە لەگەڵیدا عکسەکەشی بخوێننەوە ئەم مافە هەمووی هی تۆیە ئەمسیە مادام بوو بە هەرسی مافی تۆیە هەرسی لە هەر کەس دەشوێ هەر مافێک لە مافەکان لە شوێنێکی دی بۆ بە ئەرک بۆ ئەوی دیکە کەواتە ئەو کاتی تۆ داوای ماف دەکەی ئەرکی منە بۆ جێبەجێ بکەم ئەو کاتی کە من داوای ماف دەکەم ئەرکی یەکێکی ترە بۆم جێبەجێ بکە فێر نەبین هەمومان هەر بڵێن مافەکەمان بەس بزانین ئەو مافەی من ئەرکی چێیە ئەگەلێ ئەو مافە لای وەزیرێکە لای سەرۆک وەزیرانە ئەو مافە لە لای بەڕێوەبەرێکی گشتیە وانە ئەو مافە لە لای بەڕێوەبەری ناحەیەکە ئەو مافە لە لای مامۆستایەکە مافی قوتابیەک لای مامۆستایەکە مەبەستم چی بوو لە هەموو ئەمانە هەر کەس کە باسی مافی کرد ئەبێ ئەو شوێنە بدۆزێتەوە ئەو شوێنە بدۆزێتەوە کە ئەرکێتی ئەم مافە بۆ ئەم دابین بکە هەر لەبەر ئەمەیە خوا سوبحانەهو وتەعالا فەرمووی وجعلناكم شعوبا وقبائل تعارفوا ئەم تەعارفە چیە مانای وایە کۆمەڵگە دەوێت یەکتر بناسێ ئەم تەعارفە هەر بەڕاستی وەکو ناسی نییە من عەبدوڕەحمانم تۆ نەزیری و تاو ئەبێ ئەم تەعارفە ئەوە بێ کە پیشەی یەکتر بزانین مافەکانمان بزانین مافی ئەو لای چیە ئەو لای چیە معریفێ کەم کورتیەکان بزانین هەموو ئەمانە دەبێت لە ڕاستیدا بزانین هەتا ئێمە وەکو گەل ینی زۆر گرنگە بزانە ئەو تا مافی 193 خەڵکی کوردستان داوای سەربەخۆییەکە وانە جیهان لەگەڵماندا نییە
ئەبێ پێ بڵێن ئەم ئیشەی ئێمە کوێی پێچەوانەی جارنامەی گردردونی مافی مرۆڤ چۆی پێچەوانی مافی بڕیاردانی چارەنووسە ئەگەر ئەڵێن ئەمە پێچەوانێت چۆی منجی مامۆستا پرسیاری بجانابێتە بکەم بەیاننامە جیهانی مافین مرۆڤی ساڵا 1940 هاتی دامەزراندن تقریبا بەریب هەفتەی ساڵە و زۆر بەحسی مافین مرۆڤان کردە و بەحسی مافی دەست بە ئینانە ئازادیە کردە ئەریبووی مامۆستا ئەوان بۆ غەیری خۆ ئەوە پێ قەبیل نییە وەکە ئەم کورد بینین کە پێ هیچ ڕەنگێکێت گەلمەدانینە ڕاستە ئەمە بێت زمانێک هەیە زمانێکی یاسایی بیدۆزینەوە ینی ئەمە ناتوانین وەکو نەزەڕی موامەرە تەماشایکەین دەبێ بزانین ینی ئەو یاسایانەی کە هەن خۆتە زانی کۆلێج هەبوو جاران پێیان دەگوت کۆلێجی یاسا و ڕامیاری بە عەربی دەیانگوت کولێت القانون والسیاسە کە جیا دەکەی لەبەر ئەوەی اختصاصی دقیق و پسپۆڕێتی ورد هەیە بە کوردی دەڵێن دەبێت بێتە جاکردن بەڵام هەردووکی پەیوەستە بە یەک هەندێک ئیش هەیە بە سیاست دەکرێت بە قانون ناکرێت هەندێک ئیش هەیە چۆن دەڵێ ئەم داوایەت سیاسیە بەس نە قانونیە ئەم داوایی تۆ قانونیە بەس نە سیاسیە ئەمانەش هەمووی هەیە کەواتە ئێمە پشتی ڕفراندۆم دەپرسینەوە جارێکی دیدا ئەنشین مراجعی خۆمان دەکەینەوە وازمان نهێناوە مافێکە و بەدەستمان هێناوە دەبێت لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی لە ڕۆژی جارنامەی گردردونی مافی مرۆڤ و مافەکانی دیکەشدا لەگەڵ نەتەوە یەکگرتوەکانە قسەمان هەبێ بدۆزینەوە ئەمانە کلیلیان هەیە ئەم مافانە کلیلی هەیە کلیلی هەیە لە شوێنێکە دەبێت بە دوای ئەو کلیلانە بگەڕین بە دوای ئەو زمانە بگەڕین بە دوای ئەو زاراوانە بگەڕین کە لە ڕووی یاسایی دەرگامان لێ دەکەنەوە بەڵێ جا ئەو کاتە لە ڕاستیدا نەتەوە یەکگرتوەکانە ئەنجومەنی ئاساییشە هەموو ئەمانە دەبێت ئەو مافانە بە خەڵکی ئێستش و کوچەڵێ کلیلی ئەو مافانە بۆ خەڵک دیاری بکەن تاوەکو بیدۆزێتەوە چونکە بەڕاستی ناکرێت ئێستا کە سێری جیهان بکەین آخر 1945 نەتەوە یەکگرتوەکان کە دروست دەبێ بەرهەمی شەڕە کام شەڕ بەرهەمی جەنگی دووەمی جیهانی ئەو کات ئەم پێنج دەوڵەتە ڤیتۆیان هەیە ئێستا تۆ نبینی ئەمریکا پشتی مە بگرێ ڕەنگە رووسیا ڤیتۆ بەکاربێنە رووسیا بێت ئەمریکا ڤیتۆ ینی ئەمەش مانەی وایە ڤیتۆ شتێکی زۆر مشکلەیە ڤیتۆ یعنی هەموو دنیا بەلایەک یەک دەوڵەت بەتاقیتەنێ ئەو پێنجە بەس ئێستا نبینی وڵاتێکی وەکو ژاپۆنیش گەورەیە ئێستا نبینی وڵاتێکی وەکو ئەڵمانیاش گەورەیە یعنی مانەی وایە ئێوە بۆ وا لە خەڵک دەکەن دەبێت پێیان بڵێن ئەتانێو جەنگێکی سێمی جیهان دروست بێ جارێکی دیکە ئەسەر لە نوێ جیهان بە جەنگ دروست بێتەوە بۆچی دەبێ وابێ بە ئاشتی دروست بێتەوە ئەمانە هەمووی قسە باسی زۆری دەبێت مامۆستا رئيس فرانكلين رئيس الولايات المتحدة كأفجار نامة دارشتية بحسي چار حريات سركيت كتن كدفيد بهنا باراستن أوجي دربرينا رأيه وشونية ودربرينا عبادتيه وبرستنا خداي كوي قنعت بها بيتن وهروصا بحسي رزقار بينش برسي ورزقار بينش ترسي أريمان أستاذ أم بينين يعني نسبيا الفان ولاتت أوروبي وغربي ناف خدا براكتيزا كيري بلی بوچی اوت برهفتنینه اوان چندین ولاتنه ویگاوی افتشتت نافدانینه و غائبن اری بوچی سروی چندی شولنا کن یان جیتنی شعاراتن یان جیتنی انانیت بخویا اما زور دەگوترێ بەڵام تۆ بڕوانە ینی ئێمە لە زۆر بۆنەی ینی چۆن دەڵێ ناوخۆیی و دەرەکی ئەو قسەی تۆ کە دەڵێ ینی ئەو قسەیەمان بیر خستونەتەوە مەسەن یەکێک لەو قسانەی کە کۆنگرەیەکی جیهانی هەبوو لە 9 و 12 ئەو چوار ڕۆژە لە ئەڵمانیا ئەو چۆن دەڵێ باسی پێکەوژیانی ئاینی بوو قسەیەکم کرد لەوێ گوتم ئێمە لە هەندەسەیە شتێکمان خوێندووە کە پێی دەڵێن ترانسپۆرتیشن پێی دەڵێن ڕێگەوبان لە دەرسی ڕێگەوبانە ئەوەمان خوێندووە دەڵێ بۆ ئەوەی پاکترین بۆ ئەوەی جوانترین شەقامی ناو پایتەختی وڵاتێک پاک و خاوێن بێ دەبێت دوورترین گوندی ئەو وڵاتە شەقامەکەی قرتاو کرابێ و تەبلیت کرابێ بۆ ئەوەی بە قوڕەوە سیارەکان نێنە نێو شار جوانە ئەگەر لادیەکانمان جادەکانی قوڕ بێ تراکتۆرەکان بە قوڕەوە دێن بۆ ناو شار قوڕاوی دەکەن دەوێت شار پاک بێ بێ گوندەکانیش قرتاو بکرێ گوتم چی گوتم ئێوە لە ئەوروپا ئەم مافانەتان بۆ خۆتان دابین کردووە شتێکی باشە کە دابینی ناکەن لە لای ئێمە یان یارمەتیمان نادەن یان دژمان دەوەستن خەڵکی ئێمە تونڕەو دەبێ کە تونڕەو دەبێ هەمووی لە وڵاتی خۆشی جێگەی نابێتەوە نان نێبی خۆ برسیەتی و سواری ئەم بەلەمانە دەبێ و خۆی دەدا بەڕێ ئەم ئاوەیە دێ بە وڵاتی ئێوە کە دێ لە وڵاتی ئێوەش دەبینێ ئێوە وا خۆش دەژین لە تۆڵەی ڕابردووی خۆی ئینتیقامن بۆ ڕابردووی خۆی تۆڵەی ڕابردووی خۆی کە سوکاری خۆی دینی خۆی ئەهلی خۆی لەناو ئەوروپا تونڕەو پەیدا دەبێت وتم وەکو ترانسپۆرتیشنەکەی ئێمە ئەگەر ئەتانەوێ ئەوروپا بەخۆشی بژی ئەمریکا بەخۆشی بژی تەقینەوە لەوێ نەبێ ژیانتان خۆش بێ
دەوروبەرەکانتان و دنیای تر خۆشکەن تا خەڵک پێویست نەکە هیجرەت بکە بۆ لای ئێوە ئەگەر ئەگەر وڵاتی ئێمەمانان خۆش نەبوو ئەم خەڵکەی ئێمە دێ ستایلی حیات ئەوەی کە پێی دەگوترێ چۆن شتێکی پێی دەگوترێ ستایلی ژیان جۆری ژیان کواڵێتی ژیان کواڵێتی ژیانی ئێوەش دەگۆڕێ ئێستا نبینی ئەوروپا و ئەمریکا تووشی کێشە بوونە بەدەست چێ بەدەستی تونندڕەوەکانی ڕۆژهڵاتەوە بۆ چونکە ئێرە قێرتاو نەکراوە کەواتە ئەبێ ئەو وڵاتانە ئێستا لەوە بیر بکەنەوە بۆ ئەوەی ئەوروپا و ئەمریکا خۆش بژی دەبێ هەموو جیهان خۆش بژی مامۆستا ڕەنگەم بەحسی وێ چەندێ نەکەین کە بژینێ هەمی وڵاتی دنیاە ئەم بەسین دەک وڵاتە بکەین کە ینی هێڵە فەقیری ژێر سەفرێدایە بۆ نمونە وەکو ئەفریقیا وەکو نیجیریا تەنانەت بەحسی مەسڕێت کەن چەند میلیۆن ناف مەغبەرەدا جین بێخانی بێمی تشتێک و دەبێژن ئەف جارنامەگەردونیش بۆ 500 زمانە هاتیە تەرجەمەکردن ئەری مامۆستا بۆچی ئەف وڵاتە ڤەنەگرتینە ڕاستە ئەم وڵاتانە ئەنجا بێ هەموو شتێک وەکو گوتم خوا سوبحانەوە وتەعالا لە باسی ئوحدا بە مسلمانان دەڵێ بەڵێ قلتم أن هذا أو بوايا قل هو من عندي أنفسكم أبي بلين مصر توش وكو إيران سیاسەتی تەنظیمی نەسل سیاسەتی پەیڕەوکردنی ڕێخستنی ئوسرە و خێزان پەیڕەوکە تۆم هەموو مرۆڤ هەردێنی و هەردێنی و هەردێنی تاکەی یعنی وڵاتەکەت بەشت ناکە ئەوتە نەمەرجەمیگۆی مەسئولەتی پۆشتنە نابێ هەمووی بەشێکی خەتای وڵاتانی زلهێزی دنیاە کە یارمەتیمان نادەن ئێمەش پێشکەوین ئەوە ڕاستە بەشەکەی تری خەتای خۆمانە کورد پەندی کوردی دەڵێ مریشک خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵی ناکا بەسەر ئێمە ئەوە مالک بن نەبی دەیگوت القابلیە للاستعمار بە عەرەبی کتێبیکوە یعنی چی یعنی تۆ قابلیەتت هەیە بۆ ئەوەی کە ببی بە مستعمرە ئەوان بێنە سەر تۆ یعنی ئەبێ ئەو وڵاتانی ئەوان بۆ وڵاتی خۆیان خۆشە ئەڵمانیا بۆ خەڵک وەردەگرێ دەڵێ من ژماری دانیشتوانم کەمە بۆیە وەردەگرم ئەگە وڵاتێک ژماری دانیشتوانی زۆر بێ وەرناگرێ جارێکی دی میسرە و وڵاتە عەرەبیەکانە و چێ و چێ هیچ پلانێکی تێدا نییە نازانم مرۆڤ بۆ بێتە بوون بۆچی ئەبێ ژماری زیادکە خوێندنی باش نییە خواردنی باش نییە هەموو تووشی نەخۆشی دەبن ئەمە بەڕاستی ئەوە نییە کە پێغەمبەر درودی و خوای لەسەر داوای کرد بێ مسلمان ئاوا زۆر بێ بێ پێک بێ ئەوە خەتای بێپلانی وڵاتە مسلمانەکە زۆر سپاس مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ بینەرین بەڕێست گەلمەدا بوون تا دووە خەلەکێ بۆ سپاسیەکە تایبەت بۆ هەفکارین بەڕێژی کە دیگەلمەتماندی بوون بمینن بن چاودێریا خدای مەزن و دلوان هەتا خەلەکە کە دی بکەینە فێک وەسەلام